چۆن خۆت دەپارێزی لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان. بسم الله الرحمن الرحیم. من دکتۆر جاسم محەممەد ئیبراهیم، پزیشکی پسپۆر نەخۆشیەکانی هەناو و دڵ، مامۆستا لە کۆلێژی پزیشکی، بەرپرسی بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی میهرەبانی. بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان وا پێویستە ڕەچاوی ئەم خاڵانەی خوارەوە بکەیت. یەکەم، دوورکەوتنەوە لە جگەرەکێشان بە هەموو جۆرەکانیەوە، چ جگەرە، چ پایپ، چ نەرگیلە، هەموو جۆرەکانی تووتن خۆت لێ دوور بکەوە، چونکە جگەرەکێشان هۆکارێکی سەرەکی ڕقبوونی دەمارەکانی دڵ و خوێنبەرەکانە و هەروەها هۆکارێکی سەرەکی پەککەوتنی دڵە و مردنی لەناکاو، هەروەها بەرزبوونی پەستانی خوێن یاخود فشاری خوێن. دووەمین خاڵ کە زۆر زەرورە ئەویش ئەوەیە هەبوونی کێشێکی هاوسنگ یاخود بالانسد ویت یاخود نۆرمەل ویت، ینی کێشێکی نۆرمەڵ. کێشی نۆرمەڵ چەند چییە؟ چۆن زانەوە کێشی نۆرمەڵە؟ ئەگەر هاتوو وەزنت یاخود با بڵێن کێشت دابەشی بالات بکەین بە مەتر دووجار لە نێوان 8.5 لە بۆ 25 بی، لەو نێوانە بی ئەومانەی ئەوەیە ئەتوو کێشێکی تەندروست هەیە. بە هەمان شێوە قیاسی کەمەر لە پیاوان نابێت لە 102 سانتیم زیاتر بێ، لە ئافرەتانیش نابێت لە 88 سانتیم زیاتر بێ. ئەگەر بەو شێوە بی ئەومانەی ئەوە ئەتوو کێشێکی نۆرمەلت هەیە و هەبوونی کێشی نۆرمەل یاخود هاوسنگ زۆر زەرورە بۆ ئەوەی دوور بکەوێت لە نەخۆشیەکانی دڵ و ڕقبوونی شریانەکان و هەروەها بەرزی فشاری خوێن و قەڵەوی و هەروەها مردنی لەناکاو. سێمین خاڵکە زۆر مهمە ئەویش ئەوەیە وەرزشکردنێکی بەردەوام، پێ دەڵێن ریگولەر ئەکسەرسایز، یعنی ڕۆژانە بۆ ماوەی نیم سەعات بۆ سەعاتێک بە پێ بڕۆی، تۆزێک سەریع بڕۆی بۆ ئەوەی لێدانی دڵت سەریع بێ، هەناسەت سەریع بێ، ماسوولەکانت ئیش بکەن. بە هەمان شێوە لە هەفتە نابێت لە 150 دقیقە کەمتر حرەکەت هەبێ، حرەکەی مامناوەند و با بڵێن وەکو تۆزێک ڕێگەکردنێکی تۆزێ خێرا، یانیش 75 دقیقەی غاردانێ نابێت کەمتر هەبێ لە هەفتەیەک. و وەکو باسم کرد ڕۆژانە نیم ساعت بۆ سەعاتێک و هەفتانەش 5 ڕۆژ، ئەوە زۆر گرنگە. ئەوە چوارەمین خاڵ. سێمین خاڵ. چوارەمین خاڵ ئەویش ئەوەیە خواردنی تەندروست. ئایا خواردنی تەندروست چییە؟ بە کورت و مختصر ئەوەیە دوور بکەویەوە لە شیرینی دەستکرد، وەکو شیرینی شەکری سپی، وەکو باقلاوە، زەلابیە، چوکلێت، هەروەها کەمکردنی برنج، کەمکردنی نان، کەمکردنی سەمون، ئەوە زۆر مهمە. و زیادکردنی سەوزە، میوە، زەیتون، ماسی، باوی، ئەوە زۆر مهمە. پێی دەڵێن چی؟ پێی دەڵێن هێڵثی دایت. ئەگەر ئەوانت کرد ئەوە دەپارێزری لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان.